سڵاو هاوڕێیان، ئەمەل سەعید کوردەتان لەگەڵە. ئەم جارە ڕاهێنانێکی نوێ دەکەین تەنها بۆ دەنگە گڕەکانە، بۆ دەنگی کوڕان نێرینەکان، میکس ڤۆیس، واتە چینی دەنگی تێکەڵ کە چینێکی دەنگیە زۆر بەمان نەشازی تێدا دەکەین. ئەو چینە دەنگیانە نە بەرزەکانە نە نزمەکانە، بە تێکەڵی لە چینێکی دەنگیە گۆرانی پێدەچڕین. تکایە لە توانای چینی دەنگی خۆتدا ڕاهێنانەکە بکە. گەر بەرزەیە خۆت نزمە بۆت چاوەڕێ بکە لە چ تۆنێکدا لە قورگی خۆتی ڕادەبینی لەگەڵی دابیڵێرەوە. هیوادارم سوودی هەبێت و سوودی لێوەرگرن. کۆرد کۆنێکشنی پێدەوترێواتە کۆنێکشنی کۆردەکان کە بەسەریانە دەڕۆین و دێنە خوارەوە. ئی خۆشەویستان، بیکەن بە پیشە سەرەتای هەموو ڕاهێنانێک، سەرەتای هەموو دەستپێکردن و فێربوونی گۆرانیەک تکایە ئەم جارەش تکایە بە خاوی ڕاهێنان بکەن. ئەگەر لە خۆت ڕادەبینی ئەم جارە ڕاهێنانەکە کەمێک خێراتر دەکەم، ئەتوانن سەرەتا چەند جارێک بە خاوی ڕاهێنانەکە بکەن، پاشان بە خێراییتر ڕاهێنان بکەن، ئەتوانی لای خۆتەوە خێراتریش بیکەی. ئامادەیت؟ با دەست پێ بکەین. ئی